وكما قلتي إسرائيل بفروكين شر هيرشي قطري كر لقطر جي كيفا للدوحة بايتخت قطري بارجها كي تفجر حماس كو سركردين ويتدابون كرنا آرمانش إسرائيل راد جهينيتن كو حفت سركردين تفجر حماس دكومبون دابون هر حفت هاتينا كشتن لحتى نوكا نقطره هیچ زانیاریک لسر هجمارا کشتیان دایا نجی تفجر حماس او جا پیشاتن به بویره دی چبن دما کیدا کو بحثا نزیگبون راگه هندنا آگر بسته دنا بگره اسرائیلو تفجر حماس و افشار بردوام نزیکی 2 ساله لکرت غزایت هاتا کرن پیشاتن وهر شهری دماهیه یا اسرائیل لسر قطر دی چبن جه دکتور محمد العرب سروکی سانتری عربی بوشروفو جافدریا هور جه رياضة السعودية دبرسم دكتور محمد بخيرات يا كردستان 24 ديارك كو إسرائيل لهيج جهو شوينا كي آنو ساتا كي رانا واستيتن آرمان جويل كيفا بربد تشيتن كيفا هزدتا إسرائيل كو بتشيتن دو حياة بايتخت قطري بكتا آرمانج سركردين تفجر حماس لويرب كوشيت نعم إسرائيل بله إسرائيل الرز له سين دولتي ناقر الرز لجهان ناقريت الرز لدراسة كانيشي ناقريت إسرائيل قواريكي همزيو وحشي قرية تونكا بو نكرا والجهاني سردميانه بجي هیچ دولتێک نەماوە ئەم جۆرە کارانە بکات کە لە دەرەوەی یاسایە بەم شێوەیە پاکتاوکردن ئەنجامدا دەرهەق بە خەڵکی سڤیل وەک ئەوەی ئیسرائیل کردوێتی ئیسرائیل گایەکی شێتە بەڕەڵا بووە لە کارگەیەک کە پڕە لە شوشە هەموو شتێک تێک دەشتێنێت بۆ ئەوەی بزانێت کە پێشهاتەکانی ئەو کارە چییە جگەلەوەش ڕاستی توندڕە و باڵی ڕاستی توندڕە لە ئیسرائیل بەرەو پێشەوە دەڕوات بە شێوەیەک کار دەکات وەکوێ بەرەو پێشەوە ڕابکات دەزانێت ئەگەر جەنگ بوەستێت ڕوبەڕووی یاسایەکی زۆر سەخت دەبێتەوە بەهۆی ئەو تاوانانەی کە ئەنجامی دە تاوانی جەنگ کە ئەنجامی داوە بۆیە ئەو باڵا کۆتا لایەنە بێوێت جەنگ بوەستێت چونکە دەیەوێت بەردەوامی جەنگ ئەنجام بدات ئەو هێرشەش بۆ سەردەوحە ئەو کارە بوو کە بینیمان هێرشەکەی سەردەوحات ئاوانی جەنگە بە تەواوی کۆڵگەکانیەوە قەتەر بە هیچ شێوەیەک بەشێک نییە لەو جەنگە لەو ململانەیە باشە هێژە دکتۆر محەممەد جەنابێ هەوات بێژیتن قەتەر بە هیچ شێوەیەک بەشێک نینە لەوی جەنگێ دبینە تەفگەڕە حەماس و ئیسرائیلێ مادام بەشێک نینە بچی دێبارەگەهەکێ تایبەتێ سەرکردین تەفگەڕە حەماس لە دەوحە هەبیتن بوچی دێوانە بە حاوینیتن بچی دێ کۆمبونێن خول سەر ئاستێ بلند لە دەوحە ئەنجامدان بۆچی بارەکەی بنکەی ئەمریکی لە دەوحەیە ئەمە سەروەریە دەوڵەت سەروەری خۆی هەیە ئەوەی پێشوازی لێ دەکات بەدڵی خۆیەتی پوتن ئێستا تاوانباری جەنگ پێشوازی لێ دەکات بە شارەسەد بۆچی قسە لەگەڵ ولادیمیر پۆتین ناکەین کە بۆچی تاوانباری جەنگ وەکو بە شارەسەدی میێوانداری کردووە کە هەموو تاوانێکی جەنگی ئەنجام داوە جیهان دارستان نییە یاسای نێودەوڵەتیە سەروەری هەیە نەتەنیاهۆ گایەکی هار و شێتە یاساکانی نێودەوڵەتی پێشێل دەکات نەریتەکانی دیپلۆماسی پێشێل دەکات نەریتەکانی سیاسی پێشێل دەکات بە من مەڵێن بۆچی میێوان لە لای منە ئەگەر میێوانێکە باش بێت یان خراپ بێت من خۆم هاوڕانیم لەگەڵ حەماس لەگەڵ کارەکانی حەماسیش هاوڕانیم بەڵام ئەم جۆرە هێرشە بەو شێوازە تاوانی جەنگە بە تەواوی کۆڵگەکانیەوە دەبێت هەڵسەنگانی جیهانی بکرێت سوودی چیە ئەگەر بنکەیەکی ئەمریکی لێبوونی هەبێ بە هیچ شێوەیەکیش زانیاریت پێنەدات کە هێرشێکی لەو شێوێ ئەنجام دەدرێت ئەمریکا ئەمڕۆ لە ژێر مەترسیدایە ئەمریکاش خۆی لە لێواری هەڵدێردایە چونکە سپۆنسەر و سەرپەرشتی ئیسرائیل دەکات دکتۆر محەممەد قەتەر لە سەروەی هێرشە ئیسرائیل هاتیە جاب و دبێژن بە هیچ شێوەیەکی بنپێکردنا سەروەریە وڵاتێ خۆ قەبیل ناکەین سازشێ لەسەر پاراستنا سەروەریە وڵاتێ خۆ ناکەین بڕەیاتە دێ بەرسڤا قەتەر بەرامبەری vê هێرشە ئیسرائیلێ لەسەر پایتەختێوان چ بیتن
قەتەر دەوڵەتێکە هاوسەنگە ڕوو لە یاسای نێودەوڵەتی دەکات یاساکانی خۆی لە ئەنجومەنی یاسایش نێودەوڵەتی باز دەکات سەرکردەکانی ئیسرائیلی تاوانکار دادگایی دەکرێن لە دادگای نێودەوڵەتی قەتەر دەوڵەتێکی وەحشیگەری نییە بەڵکو دامەزراوەیە قەتەر دەتوانێت لە بارەستەیەک دابڕوات کە سەردەمیانەیە بتوانێت بەو شێوە بەرگری لە خۆی بکات هەموو جیهان وەکو نەتەنیاهۆ شێت نین لە یادتان بێت گەلی کورد کاتێک سەدام حوسێن تاوانەکانی دەرهەق بە گەلی کورد لە ئەنفال ئەنجام دەکە پڕ بوو لە وەحشیگەری جیهان ئەو کاتەش بێدەنگ بوو بەس سەیری دەکرد لە جیهان بێدەنگ سەیری ئەنفالیان دەکرد جیهان دووڕووە جیهان بەرژەوەندی حکومڕانی دەکات قەتەریش بە هەمان شێوە ڕوو لە یاسای نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسایش دەکات وڵاتانی کەندا و بە هەمان شێوە پشتیوانی لە قەتەر دەکەن و لە دەوری قەتەر دەمێننەوە هەموو هاوپەیمانانی جیهان پشتیوانی لە قەتەر دەکەن و لە دەوری قەتەر دەبن ئەوە ئیسرائیل کردوێتی پێشێلکاریەکی زەقی یاسای نێودەوڵەتیە دەرەق بە مافەکانی مرۆڤ نەریتی جیهانی ئەمە تاوانێکی وەحشیگەریە لە سەردەمەکانی سەدەکانی ناوەڕاست ئەنجام دەدرێن نەک لە 2025 ئێمە لەگەڵ سیاسەتمەدارانێک دەژین کە سیاسەتمەدارانی ئیسرائیل مێشکیان هاوشێوەی سەدەکانی ناوەڕاستە کە وەحشیگەری بوون کە چەتە بوون ڕێگر بوون ئەم کارە دەوڵەتێک ئەنجامی نادات کە دام بە کۆمەلگەی نێودەوڵەتی دەنێت و دام بە یاسا دەنێت تۆ دوژمنایەتی تێ یاسای نێودەوڵەتی هەیە ڕێگەی دیکە هەیە شێوازی دیکەیە نەک بەو شێوەیە بە وەحشیگەری تاوان ئەنجام دەی و هێرش بگێ سەرکردەکانی حەماس هێرشکردە سەرکردەکانی حەماس ئەی منداڵەکان کە لە باڵەخایەنەیە بوونە ئەی کە سوکاریان ئەی ئەو کەسانێک کە خەڵکی هاوڵاتی سبینن قەتەر ناژین بەڵکو بیانیش دەتن ئاگربەستی ڕابگەهێنیتن ئاشتیەکێ چێکەتن دنافبەرە تەفگەرە حەماس و ئیسرائیلێ لە حەتان و کە پلانێ نوی سەر نەگرتینە بەڕەیاتە ئەف ئالتەرناتیڤێن ترامپ داینە پێشیا خۆ مەسەلە پەنابرن بۆ زاڤای خۆ کچاخۆ دێشێتن ئاگربەستێکێ دبینە ئیسرائیل و تەفگەرە حەماس پشتی ئەف هێرشە ئەڤروکە بتایبەت هاتیەکردن ڕابگەهێنیت و سەر بگریت ممکنە؟ بێ هیچ گومانێک ڕوتێک لە ئەمریکا پشتیوانی لە نەتەنیاهۆ دەکات بێ هیچ گومانێک هاوپەیمانیەکی بەهێز هەیە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل ئەمریکا ئەمڕۆ داوای لێ دەکرێت هاوپەیمانانی و هاوبەشانی خۆی دڵنیایی پێ بدات کە ئەوەی ئەو گایەشێتە دەیکات ئەو نەتەنیاهۆیە دەبێت بوەستێت منداڵی کوشتووە ئافرەتی کشتووە تاوانی جەنگی ئەنجام داوە کە هاوشێوەی نەبوو لە هیچ جەنگێکدا دکتۆر محەممەد بەرامبەردا ئیسرائیل دەبێژیتن ئەم لە ماڵا خۆڕێنیشتی بوون هەفتی ئۆکتۆبەرە ساڵە 2023 تەفگەرە حەماس بوو هێرشی مەکری ئەو بوون هاتین ئەف کۆمکوژیە لە دژی گەلە ئیسرائیل ئەنجام دای ئەم نەبوون هیچ کەسێک هیچ کەسێکی عاقڵ ناڵێ ئەوەی حەماس لە 7 ئۆکتۆبەر کردوێتی کارێکی ڕاست بووە بەڵکو کارێکی سەرشێتانە بوو ترسنەوەکانە بوو تیرۆریستانە بوو منیش ئێستاش دەڵێم بۆ هەر هەمویان بەڵام ئەوەی ئیسرائیل کردووی چی بوو منداڵی کوشت ئافرەتی کوشت ئێمە باس لە زیاتر لە 100,000 شەهید دەکەین لە کەرتی غەزا بەڵکو ئەوان سەرکردەکانی حەماسیان نەکوشت دوای ساڵێک لە شەڕەکە چەند جارێک کالێکی گێلانەی دەکرد ئێستاش لە وڵاتانی دیکە کە خاوەن سەروەرین هێرش ئەنجام دەدەن تەنانەت ئێران کە ئێمە بە شێوەیەکی ناوەڕۆکی هاوڕانین لە سیاسەتەکان بەڵام کەسێک لە ناو ئێران بردومان بکرێ و بکوژرێ پێشلکاری یاسای نێودەوڵەتی ئێمە لە دارستان ناژین ئێمە باس لەوە دەکەین کە جیهانێکی سەردەمیانەمان هەیە کێشەت هەیە ناکۆکیت هەیە شەڕت هەیە کەناڵی فەرمی هەیە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکان بەڵام وەکو گایەکی شێت وەکو گامێشێکی شێت لە نێو شوشەدا جوڵە بکەی ئەمە وەحشیگەریە هەمەجیەتە هیچ عاقلێک قبوڵی ناکات بە هەمان شێوە خۆمان با و باپیرانی خۆمان لە نەتەوەی عەرەب
ڕخنە لێگرت کاتێک ئەم کارانیان دەکرد وەکو بەشار ئەسەد سەدام حوسێن ڕخنەمان لە هەموو کەسانە گرتووە کە کەسانی بێتاوانیان کوشتووە ئێمە وەکو عەرەب وەکو کورد وەکو موسڵمان وەکو جوو قسە ناکەین بەڵکو وەکو مرۆڤ قسە دەکەین ئەگەر ڕێگە بە نەتەنیاهۆ و باڵی ڕاستی تونڕە و بدەین لەو کارە بەردەوام بێ و چەپڵەی بۆ لێ بدەین و بێدەنگ بین ئەو کاتە هەسارەکە دەبێت بە دارستان. الەکسپاسیاتات کەم هێژای دکتۆر محەممەد ئالعەراب سەرۆکێ سەنتەری عەرەبی بۆ شرۆڤە و چاودێریە هیر ژێ ڕیاضە سعودیە.